مەسافەی زۆر کەت مەدویان پێم نەگیران لە دەستم دەرچوون ئەوانیان بڕیە ئەوانم ئەوانە ببڕن ئیش دەکەمان تۆڕەکە ئێرکوانە باشکەم لە ڕێگەنگەوە بە ساحبەکان دەگەینەوە. گەنجێکی شاری هەولێر دوو ماتۆڕی دزرا و دەدۆزێتەوە دەیەوێت لە ڕێگای پایتەخت میدیاوە خاوەنی ڕاستەقینەی ئەم دوو ماتۆڕە بدۆزێتەوە. سڵاوتان لێبێت، من کەیفی حەسەن هەرکی. ئەمڕۆ چیرۆکێکی جیاواز لە هەولێری پایتەخت یاریمی کوردستان هەیە. ئەمڕۆ گەنجێک کە لەسەر کار بووە دوای ئەوەی کە دەیبینێت دوو کەس خەریکن کە دوو ماتۆڕ دەدزن، بەڵام ئەو ڕێگیری لێ دەکات و دوو ماتۆڕی دزرا و دەدۆزێتەوە. بۆ بیستنی ئەم چیرۆکە دەچمە لای کاک محەممەد و چیرۆکەکەم بۆ دەگێڕێتەوە. کاک محەممەد ئەگە بێت ئێرە سڵاوت لێبێ. ئەم دوو ماتۆڕە چیرۆکەکەیان چییە ئەگەر بۆ بینەرانی پایتەخت میدیای باز بکەیت؟ ماشە پێشەشی بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم و بە خێراتنی ستافەکەتان دەکەم. وڵای ئەمن لە سەر کارێ دەگەڕامەوە لە مەتامی ئیش دەکەم سعات چار تاوا دەم لە گەڕانەوەی هەندێک هێشک و گۆشتی چوار لە مەتامی دەمینێتەوە لەگە خۆم دێنم دەدەم ئەو چوار پێیانەی سەرێم ئەو ئاژەڵە بێلانەکان لە گەڕانەوەی لامدا بوو ئاژەڵ شتەکان بێن بیان دەمێت دوو گەنجشم دیت ئەو دوو ماتۆڕیان پێبوو وەروەک لە ڤیددیۆەکە دیارە پاڵیان دەدا پێیان پێ نەدەبوو ئەمیش ڕوبەڕویان چوم هاوکاریان بکەم یان ڕیان شمزان بەنزینیان ماشکە زۆر سارد بوو ئەوانیش کە ئەمنیان دیت ینی لۆکنەوە دەچم لە ترسان هەراتن ویان زانی هێزی ئەمنی مایان ساعبی ماتۆڕی ما بەدوو دەگەڕم ماتۆڕەکەم لە دزرایە ئەوان هەلاتن کە هەلاتن ئەمیش کەت مەدویان زانیم شتەکە دزیاریە و ئیخۆیانە مەسافەی زۆر کەت مەدویان پێم نەگیران لە دەستم دەرچوون دوایگە ئەوە بوو گەڕامەوە ماتۆڕەکان پێشم گوناح بوو بەجێبێرن چکە زانیم ماتۆڕەکان ئیدوو مندارە فەقیرە دوو کاسبیە ماتۆڕەکان دیارن ینی ئیشێنە چۆن بار کردووە گەر بچین لای ماتۆڕەکە و باسی بکەیت. بە چاوان ماتۆڕەکان یەکەشیان لەسەر و کوشینەی بوو لە سوکان بوو ئەوەش دەناو سندوقەکەی بوو ئەو دووتارە ناو سندوقەکەی بوو یەکیان پاری دا پێیان پێ نەدەبوو ئەگەر تەسویرشکەی ئەوانیان بڕیە بزانام ئەوانە ببڕن ئیش دەکەم ماتۆڕەکە ئێرکوانە هەردوو ماتۆری بڕایە بەس پێیان پێ نەبووە قەدەری خۆیان بۆ پێیان پێ نەبیتن ئەمنیش وەڵای پێم گوناح بوو بەجێبێرم لەوێن دەرێ حەبلوشتم پێ بوو برادرشکەشم لەگە بوو هەر لە مەتعامی لەگەرمە وەڵا ڕامان شاینامەکەم مارێ هێزە ئەمنیەکانیشم ئاگادار کردوێتەوە بەس گوتم عەزم لێیە بەدەست بدەمەوە کابرای. هێزە ئەمنیەکان چیان گوت؟ وەڵا گوتیان بینە مەرکەزی ئەمە ئەوە دەکەین متابعەت دەکەین مەسەلەن بەدوودا دەکەین زین چییە ئەمیش گوتم لۆتان دێنم بە چاوەن بەس گوتم عەزم لێ بەدەست بدەمەوە کابرا یەک دوو ڕۆژ بالەکەنم بی پۆستش دەکەم یان کەناڵێک شتێکەوە ئاگاداری دەکەمەوە براو کاتەوە ئەوە بوو. ئەگەر بێتە پێش چ داوای کرد لە ڕێگای پایتەخت میدیاوە چ داوایەک پێشکەش داواکاریم ئەوەیە لە کەناڵی پایتەخت لە ڕێگای کەناڵەکەتانەوە مەسەلەن ساعبی ماتۆڕەکان پێ بەیان کەسێک بیناسێ ماتۆڕەکان ئیچێ و بیان دێنەوە دەست ساعبەکانی. دەستگای میدیایی لە هەرێمی کوردستان زۆرە بۆچی لەناو ئەو هەموو دەستگا میدیایانە کەناڵانە پایتەختت هەڵبژار کە ئەم داوایە پێشکەش بکەی وە ئەم چیرۆکە بگەڕیتەوە؟ وەڵای ئەمە زۆر تابعی کەناڵەکەتان دەکەم لە تیکتۆک لە فەیسبوک ئەوە پێشم باش بوو ینی لۆنگۆ بکەم ئەوەل کەس هەو بوو هەڵبژات مەگۆم هەڵبژار گوتم دیارە شایستێن گۆی ئەو شتا. کاتژمێر چەند بوو ڕووداوەکە؟ کاتژمێر چاری شەوم لە مەتعەم تەواو دەبوو لە چار و چارێک لە ڕێکەوتەکەش 31 دوازەی 2025 بوو ینی ئەو ڕۆژی سوێنەکەی سەری سار بووە کە لە دەوام تەواو دەبوو ئەو کات ئەم ڕووداوە ڕوویدا. ئەو کات ئەمە هەندێک نارم خواردنوشت دێنم لەوە ئەو چوار پێ بێلانەکان چاوەڕێی چوار پێکانم دەکردبێن ئەو ڕووداوەشم بینی بە چاوی خۆم و پێشم غەدر و ماتۆڕەکان بەجێبێنم لێ چکە بەزێشمێ بە هەردایان بردەوە چەکیان پێ بوو بە قورعان نازانم ئەمە بەدویان کەتم بەس بۆم نەگیران مەسافەک لە من دوور بوو 100 مەترێک تەقریبان. زۆر سپاس بۆ ئەم زانیاری و ئەم چیرۆکە کە لە ڕێگای پایتەخت میدیاوە بە بینێرانی پایتەختت گەیاند. پاسین گۆش دەکەم دەستخۆشی لە کەناڵەکەشتان دەکەم و زۆر سپاستان دەکەم کە هاوکاریتان کردبوو بە نەگمەوە هاتن باشکەم لە ڕێگەنگەوە بە ساحبەکان دەگەینەوە. بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەو دوو ماتۆڕی کە دەیبینن وەکو کاک محەممەد چیرۆکەکەی بۆ پایتەخت میدیا گێڕایەوە گوتی کە لە کاتژمێر چواری بەیانی واتە بەرەبەیان دوو کەس خەریک بوون کە ئەم دوو ماتۆڕە بیدزن وەکو خۆی ئاماژەی پێکرد بەڵام ئەو بەدوای ئەو دوو کەسەدا ڕۆشت ئەوان ڕایان کردووە دواتر خۆی ماتۆڕەکانی هێناوەتە ئێرە بۆ ئەوەی کە لە ڕێگای پایتەخت میدیاوە
ئەو دوو ماتۆڕە بە خاوەنی ڕاستەقینەی خۆی شاد ببێتەوە چونکە بەکو خۆی ئاماژەی پێکرد کە کە سەیری ماتۆڕەکان دەکا هەز دەکاتی کەسانێکە کە ماندوون بە کار و کەسابەتی ڕۆژانەی خۆیانەوە بۆیە ئێمەش داوا دەکەین هەر کەسێک کە ئەو دوو ماتۆڕەی لە ڕێگەی پایتەخت میدیاوە بینی پەیوەندی بە کاک محەممەدەوە بکات و دەبێت ناسنامەیەک یاخود بەڵگەیەکی پێ بێت بۆ ئەوەی بزانێتن کە ئەم ماتۆڕانە خاوەنی ڕاستەقینەی کێیە.